ئەچینە پارێزگای هەولێر لە پارێزگای هەولێر بەڕێوەبەرەتی سینەما پرۆژەی سینەما و جەماوەری ڕاگەیاند کە ماوەی 2 ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە و بەردەوام فیلمی کوردی نمایش کردووە. شاخەوان مستەفا بەڕێوەبەری سینەمای هەولێر بە کورتسات مەگەزینی ڕاگەیاندووە کە ئەم پرۆژەیە سەرەتا وەک گەڕۆک کاری کردووە، بەڵام 2 ساڵە لە هۆڵی سینەما نمایشی فیلمەکانەکات و تیشی لە پلانماندایە بەهۆی زۆری بینەر، بەهۆی زۆری خواز لەسەر فیلمەکان و کە حەز بە بینینی فیلمەکانەکەن لە هۆڵەکانی سینەمایە هۆڵەکان زیاد بکەین و فیلمە جیاوازەکانی گەلانیش جگە لە فیلمە کوردیەکان نمایش بکەین و بینینی تەواوی فیلمەکانیش بێ بەرامبەرە. ئێمە وەکو بەڕێوەتی سینەمای هەولێر هەموو ساڵێک چالاکیمان هەبووە و شێوازی چالاکیەکان جۆرا و جۆر بوونە. ڕەنگە لە چەند ساڵانی ڕابردوو چالاکیەکان بە شێوەیەک بوون دەچین بۆ لای خەڵکەکە، دەچین بۆ کەمپەکان، دەچین بۆ شوێنە گشتیەکان، تیمێکی گەڕۆکمان هەبوو، دەچون بۆ گرتوخانەکان، بۆ نێو بەشە ناوخۆیەکان. بەڵام ئەوە بۆ ساڵی سێم و ساڵی چوارەمە ئێستا ئێمە لە ناو ئەو پرۆژەیەدان کە لەژێر ناوی پرۆژەی سینەما و جەماوەر بەڕێوەتی سینەمای هەولێر بە پشتی پارێزگای هەولێر دەمانەوێت خەڵک بێ لە سینەما فیلم ببینیت، بێتە هۆڵەکانی سینەما بە شێوەیەکی ستانداردی لە هەمووش دنیا کە خەڵک دەچێت لە ڕۆژانی پشوو یان لەو کاتانەی کاتی ڕێستی خۆیتی استراحەتی خۆیتی دەچێت سەیری فیلم دەکات. ئەمەش بۆ بە دەرفەت زانیوە کە پاڵپشتی دەکرێن لای پارێزگای هەولێرەوە بەبێ بەرامبەر بۆ هەموو هاونیشتمانێکی کوردستان و خەڵکی شاری هەولێر و هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی لە گەورە تا بچووک و هەموو نەوعێکە بۆیان هەیە بێن سەیری فیلمی کوردی بکەن لە پاڵەوە هەندێک جار فیلم لەگەڵ کورسڵخانەکان کە فیلمی کەلتوری وڵاتانی خۆیان بۆی بێن لە وڵاتی ئێمە تێکەلکێشێک دروست بکەین بتوانن ئێمە لە کەلتوری ئەوان لە ڕێگەی فیلم و سینەماوە ئاشنابین و ئەوانش بێن فیلمی ئەمە ببین و کەلتور دیوە ڕۆشنبیرەکەی ئێمە زیاتر ئاشنا بن. ئەو ئامانجا ئێمە تا حەدێکی باش لی سەرکەوتوو بووینە بۆیە بە ساڵی چوارەمە لە هەمان شوێن بە بەردەوامی بە چالاکی هەموو چوارشەمانێک بەبێ وەستان ئەمە ئەدرێژەی پێ دەین و لە داهاتوش پلانمان هەیە زیاتر گرنگی بۆ چالاکی بدەین و ئێستاڵان زۆر جار دەبینی هۆڵەکانمان جێی ئەو خەڵکە نابێتەوە، خەڵک دەوەستیت زۆربەی چوارشەمەکان دوو نمایش لەسەر یەک دەکەین، لە دوای یەک نمایشەکان بەردەوام پێ دەین. ڕەنگە لە بۆ ساڵانی داهاتوو هەوڵ بدەین هۆڵەکان گەورەتر بکەین، بکەین 2 هۆڵ 3 هۆڵ، ئەو پلانەت ئیدی بەردەوام دەبیت تا بینەری سینەمای کوردی هەبیت. ئەمە بە بەردەوام ئەو چالاکی دەکەین و خزمەتی خەڵکی خۆمان دەکەین و ئەوەی دیسان تاکید دەکەمەوە ئامانجەکەی ئێمە کەلتوری گەلان بە خۆمان ئاشناکەوە ئێمەش بە کەلتوری گەلان ئاشنا بین.